سەربازی ون ئەم جارە چیرۆکی کچێکی خۆبەخشی شاری سلێمانی دەژێڕێتەوە وێنە دەکات کە چۆن خزمەتێکی گەورە بە هەستیارترین توێژی کۆمەلگا دەکات. هەموو بەیانیەک هەنگاودەنێت بەرەو ئەو کارەی کە خزمەت بە ناسکترین توێژ و نەوەی دوا ڕۆژ دەکات. ئەو ڕۆژانە کار دەکات بۆ کڕینی پێداویستی و خواردن بۆ منداڵە چاوگەشەکانی خانەکەیان کە وەک ماڵی ڕاستەقینەی خۆیان ژیانی تێدا دەکەن. سەرمای زستان و گەرمای هاوین و دووری ڕێگا و خراپی بارودۆخی گوزەران و ژیانی ئەم کچە نابێتە ڕێگر لە هەنگاونان بۆ لە باوەشگرتنی ئەوانەی دوورن لە گەرمی باوەشی دایکی ڕاستەقینەیان. سەرەتایی دەستپێکردن منە خۆم حەزم لە کاری خۆبەخشی هەبوو، هەم لە پێشووترا و هەم لە ئێستاە. ئەو کات بەشی خەڵوەتگە لە پشت باخی گشتیەوە بوو. خۆم زۆر کات هەر بۆ سەردان هەر بۆ ئەوەی کە خۆم حەزم لە ناویان بۆ ئەچووم. دواتر لە ساڵی 2014 کە بەشی خانی مناڵان کرایەوە، خۆم زۆر حەزم لێ بوو هاتمە ئەم بەشە. لە ئەوڵەوە شوێنێکی داخرا بوو، بەڕاستی خزمەتگوزاری کەم بوو، کۆمەڵێ مناڵی لێبوو، مناڵەکان کەم بوون وەکو ئێستا زۆر نەبوون. منیش زۆرم ئیشەکە پێخۆش بوو، بێتر وەکو خۆبەخش مامەوە لەگەڵیانە. ئەو کاتی کە هاتم ئێرە خزمەتگوزاری زۆر کەم بوو، مناڵەکانیش کەم بوون. بیناکە بینایەکی بێ خزمەتگوزاری بوو، بەڕاستی ئەم شوێنانەی نەبوو وەکو هۆڵی یاریەکە و یاری شوشەکە. دواتر وردە توانرا بەهینی خێرخوازان و هەم چاودێری کۆمەڵایەتی خۆشیان هاوکار بوون و گروپەکانیش بە تایبەتی یارمەتی خانەکەیانە. کارمەند زۆر بوو، لە ئەوڵە کارمەندی کەم بوو، دواتر کارمەندی کە هاتە ئێرە. ئەو ڕووناکی دەخاتە دڵی ئەو کەسانەی دوورن لە خۆشیەکانی ژیان و بێبەشن لە چێژ و خۆشەویستی سۆزی ڕاستەقینەی دایکیان. هەر ساتێک دەچێتە ئەم خانەیە، منداڵەکان لە چاوەڕوانی دەستی ئەو دادەکانی دیکەی ئەم خانەیەدان. هەموو ڕۆژێکیش ئەم منداڵە بێنازانە دەلاوێنێتەوە و لە باوەشیان دەگرێت و ناز و خۆشەویستی دایکێکی ڕاستەقینەیان پێدەبەخشێ. مناڵەکان سەرەتاکە هێنە ئێرە لە ڕێ بنکەی پۆلیسەوە هیانە مناڵی ساوایە. لەو کاتێککە هێنە ئێرە ئەرکی ئێمە دەست پێکات، چونکە ئەرکێکی قورسە، بە تایبەتی مناڵێکی ساوە بە خێوکردنی بێدایک و باوەک زۆر ئەرکێکی قورسە، هەم لە ڕووی تەندروستی و هەم لە ڕووی مامەڵەکردنەوە، هەم لە ڕووی بەخێوکردنەوە. بۆ نمونە لەو کاتێککە هێتە ئەم بەشەوە، یەکەم شت ئێمە یەکسەر لایانی تەندروستیەکەی لە یەکەینەوانێ، دواتر شتن و گۆڕین و شوێنێکی تایبەتی بۆ دانین، ماوەیەکی باشش لە ژێر چاودێری دکتۆرا بێ کە بزانین ئایا ئەم مناڵە لە دەرەوە هیچ نەخۆشێکی نییە یان هیچ شتێکی کەی نییە. ئەرکی قورسە بەڕاستی مناڵەکە لەم کاتەیە، چونکە مناڵێکی ساوا بێ سەرپەرش
ئەرکێکی قورسگرە. هەروەها بەردەوام چاودێری تەندروستیان دەکات و دەرمانی پێویست بە پێڕێنمای پزیشک دابین دەکات لە کاتی هەر ئێش و ئازارێک. ئێمە کە 24 ساعت لێرێن واتە بە شەو ڕۆژەوە ئەو مناڵانی کە نەخۆشەکەون وا پێویستەکە شەو لەلایەن بمێنینەوە. کارمەندەکانی خۆمان هەڵەسن بەو کارە کە لە خەستخانە شەو نخۆنی بە دیارەوەکەن بەڕاستی تا بەیانی ئاگیان لێتی لە ئازاری لە ینی وای لێکەن کە هەز نەکات مناڵێکی بێنازە لەو خەستخانەیە کە چاوی لە مناڵێکی کەوە نەبێت هەز بە نەقص بکات. بەڕاستی لە هەموو ڕوێکەوە زۆر دڵسۆزن لەگەڵ مناڵەکانە. بێگومان ئەو کارمەندانی کە لەو بەشایە کارەکەن ئەرکێکی دڵسۆزانە ئەبینن بەرامبەر ئەو مناڵانی کە ڕۆڵی دایک ئەبینن بۆیان. ئەو کارمەندانی کە لەوێ داوامەکەن کەسانی دڵسۆزن، کەسانی ینی پێویستن کە لەو بەشە هەبن و ئەبێ ڕێزیان لێ بگیرێت و ئەبێ مەسەڵەن ئەرکەکانیان لە بەرچاو بگیرێت و دەستخۆشیان لێ بکرێت و هاوکاریان بکرێت. چکە ئەوانەی کە لەویان ڕۆڵی دایک ئەبینن، ڕۆڵی کە سوکاری ئەو مناڵانە ئەبینن، ئەبێ دەستخۆشیان لێ بکرێت و هیوای سەرکەوتنیان بخوازی. هێرۆ خانمێکی هێمن لەسەرخۆ دڵپاک بە سۆس بە هەست و میهرەبانە. لەگەڵ ئەوەی دایکێک و خوشکێکی زۆر دڵسۆزە بۆ مناڵەکان بە هەست و سۆزێکی خۆشەویستێوانەیە ناز و خۆشەویستەیە بە مناڵەکان بە شێوەیەک هۆگری مناڵەکان بووە کە مناڵەکانیش هەست بە و هەست و خۆشەویست و سۆزاکەن کە دادەهێرۆ پێیان ئەیە. من وەک توێژەری کۆمەڵایەتی دەبینم ڕۆژانە هێرۆخان لێرە چماندوو بوون و ئەرکێکە کێشێ بەدەست مناڵەکانەوە هەم لە ناسپێدانیان ڕۆژانەوە هەروەها لە نەخۆشکەوتنی مناڵەکان و بردننی بۆ خەستەخانەوە هەروەها چەندین کاری تر کە پەیوەستە بەخانەوە. بە حکومەی کە لێرە ئیشەکانەکەین هێرۆخان زۆر ماندووە و زۆر ئیشەکانی ڕێکپێکە و زۆر ینی کاتی کە مناڵەکان ماندووە بن نەخۆشە بن زیاتر ئەو پەرە بە مناڵەکانە و ئەیان با بە خستخانە و ئەیان هێنێتەوە. یعنی ئیشەکانی زۆر ڕێکپێکە هەمووی لێ ڕازین. ئەم سەربازەونە ناوی هێروێ و منداڵەکان بە دادەهێرۆ بانگی دەکەن. ئەو لە سەرەتای هەر هەنگاوێک بۆ ئەو ئامانجەی کە ژیانی بۆ تەرخان کردووە دەچێت کار دەکات و ناهێڵێت تینویان بێت و ڕێ نادات برسی بن و خزمەتیان دەکات و با سەریان دەکاتەوە و شیر و خواردن و خواردنەوەیان پێدا. خواردنی مناڵەکان تەبعاً ئێمە بچووکمان هەیە گەورە لە 0 بۆ 4 هەمانەوەتە مناڵ ساڵەکان ئەوە تایبەتە شیریانەیە. شیری مناڵەکان بە گوێرەی تەمەنەکانە بۆ نمونە و مناڵی ساوایە ئێمە زیاتر ڕقەمێ 2 ڕقەم شیری بۆکەین و مەمەیەکی تایبەتی بچووکی بۆ دانین و هەمووشی تەقیمەکرێ هەمووی مادەمان هەیە کە مەمەکەی پێشوێن دوای ئەوە زۆر کات بێ لەوە جیازی مەمەشتنمان هەیە خۆشمان ئاوشوەیەکەین ئەیکوڵێنین لەوانەیە ئەمەی کە ئێمەکەین لە ماڵی شەوە کەس نتوانێت ئەوە بۆ تەنیا مناڵێکی خۆشی بکە. دواتر نان خواردنی ئەوانیشی کە لەوان گەورەتر و نانەخۆن ژەمێکی دوای ئەوان هەنێکیان پێویستیان بەوەیە کە خواردن بکرێ بە دەمیانەوە وەکو تێوشەیان بۆ ئەەکەین هەیەنە سلیلاکە خوارد پسکیتی حەز لێ بۆ یەکەینە شیر و شەربەتەوانێ شۆربایە بۆ یەکەین بە تێوشە ئەی خوارد ئەوەکانی کە لە دوای ئەوانش گەورەترن حەزیان بۆ نمونە لە شلە و برنجیان لە خواردنێکی کەیەکو گۆشت و برنج و ئەم شتانە خۆمان لێکەین بە دەمیانەوە بەڵام بەڕاستی زۆر زۆر بە جیاوازی چونکە ئەمانە جیاوازن بەڕاستی مناڵەکان لە هەموو ڕوویەکەوە.
لێرە دانیشم باش ناقەیدا قورسەکەی دەستە خۆش لێرە دانیشم بەڵێ تۆ ژوەرە بۆ لای من دەیان منداڵی بێدایک و باوک لەم خانەیە لە چاوەڕوانی سۆزی ئەم دادێ و ئەوانی دیکە و ئەم خۆ بەخشانەدان کە لە ئامێزیان گرتوون و چاودێریان دەکەن. ئێمەش ئەخەرین تۆشتێکە لە زەردەگەیان دێ چون دوایی نانە خۆی ئامانجی من لەم ئیشەیە خزمەتکردنێکی تەواو بوو بە مناڵە بێنازەکان چونکە مناڵەکان لێرە بێنازن پێویستیان بە ناز و خۆشەویستی هەیە بەڕاستی کۆمەڵی مناڵی لێ هەرێکە بە شێوازی هاتۆتە ئێرە بۆ بە ماڵی ئەوان لەگەڵ ئەوەی شامن خۆم زۆر پەیوەستم بە ئیشەکەەوە بە مناڵەکان و زۆر خۆشەوێن خزمەتکردنی بە ئەرکی سەرشانی خۆمەزانم بۆیە بەردەوام توانیومەکە لێرە بم هاوکاریان بم بە هەموو شێوەیە لە نەخۆشکەوتنیانە لە باوش پێکردنیان لە ناز و خۆشەویستیانە هەرچەنە ناتوانم بڵێم وەکو دایکێ بەڵام بەدڵسۆزترین شێوە ئەتوانم بڵێم هاوکاری ئەو مناڵانم زیاد لە پێویست خۆشمەوێن و ئەنێ ڕۆژێگەر بێت و نەچم زۆر پێمەوە دیارە تایسە نەمتوانێ ڕۆژێنەیەم هەموو ڕۆژەکان لێرەم لەبەری خۆشەویستێکی تایبەتم بۆیان هەیە ئەم مناڵانە چکە زروفێکی تایبەتیان هەیە هەریەکە بە جۆرێکە خزمەتکردنیان ئەرکی سەرشانی هەمومانە وەکو ئەرکێکی نیشتیمانی و ئاینیش بێت نەوەیەکی نوێ کە بە خێوکردنی زۆر قرسە بە تایبەتی چکە مناڵانە بێنازن بە تایبەت ئەمان قرسە بەڕاستی ئەو تێکەڵ با ڕۆح و هەستی ئەو منداڵانە دەبێت و لە دایکێکی ڕاستەقینە زیاتر سۆزیان پێدەبەخشێ و یاریان لەگەڵدا دەکا. هێرۆ ئەم مرۆڤە خۆبەخشە ماوەی 4 ساڵە ژیانی دایکایەتی و نازی خێزانەکەی بەلاوە ناوە لە پێناو ئامانجێک کە گەورەترین خزمەتە بە مرۆڤایەتی. بۆ یاریکردن دوایەوەی کە هەڵ ئەسن لە خەویان حەزیان لە یاری مۆزەفەکان هەمویان بە ئام و مامۆستاکان وەتە توێژەرەکان یاریان لەگەڵا ئەکەن ینی خوانە ئاین ئاستی مناڵەکان لەبەروی مناڵ وا حەزەکە تۆکو و مناڵ لەگەڵا تەسەڕوفاتکەی حەزی لە بازە شتێکە بێت تۆکو ئەوبی پێویستی بەوەیە بە تایبەتی ئەمان بۆەوەی ئەو هەز بە و نەخسە نەکەن کە بوون منە دوورن لە نازی باوکو دایکیان ئەبێ ئێمە کارێکی وامان کردووە ئەو نازە لانی کەم جێگایان بۆ بگرینەوانێ ئیتر یاریکردن بە ئام یاری باشمان هەیە بۆ مناڵەکان چوونە دەرەوەیان هەیە خۆمان باخمان هەیە لە خوارەوە چنە خوارەوە بۆ یاریکردن بە تایبەتی لە ئێوارانە کە جەو فێن کەکات لە ناو خانەی شام و پێداویستیەکانی یاریکردنیان هەیە خۆیان حەزیان لە هەر یاریە بێ ئەتوانن یاری بکەن. ئەم کچە خۆبەخشە کە ناوی هێرۆیە هەموو هەوڵێکەدا تا ئەم هەستە ببەخشێت بەم منداڵانە تا چێژ لە ژیان و سەردەمی منداڵیان وەربگرن و هەست بە بێنازی نەکەن. کۆمەڵێک کارمەند لێرە کارەکەن لە توێژەر و کارمەندانی شەوە ڕۆژەوانە کارمەندەکانمان بەڕاستی زۆر ماندوون زۆر خزمەتی مناڵەکانەکەن چونکە بە خێوکردنی نەوەیەکی نوێ بە تایبەت لە شێوەی ئەم مناڵانەیان زۆر زەحمەتە بە خێوکردنی دواتر کە لێرە بۆ نمونە ئێمە تا 4 ساڵمان لایە بە خێوکردنیان سەرەتا لە ئێمە هیچ شتێکی وانە کە بتوانین زۆر لەسەر خوێندنیان بکەین بەڵام بە گوێرەی پێویست فێر ئەکرێن ینی قەڵەمیان ئەدرێتە دەسەوانێ کاغەزیان ئەدرێتێ لەبەرەوەی فێری ئەوە بن کە هەز نەکەن دوای کە بۆ نمونە چوونە ڕاوزەیان چوونە مەکتەب هیچ شتێک نەزانن فێری ئەو شتانیان دەکەین هەستەکەین کە زۆر باشن هەنێکیان ئەتوانێت بۆ خۆی وێنەیەک بکێشێ بە مێشکی خۆی دواتر وێنەکەی بۆ هەڵەواسین لەبەرەوەی هەستکا کە ئەم شتەهی خۆیەتی دوای ئەوە کە ئەبنە 4 ساڵ یان بۆ 5 ساڵ ئەویان ئەچنە ڕەوزە لەبەرەوەی وەکو هەموو مناڵەکانی کە وابن.
ئیشوکارەکانی ناوخانە زۆر قورس و زەحمەتە. ئەگەر هاوکار و هاوکاری یەکتری نەبینەوە ناتوانین ئەو کارانە بە باشی ڕاپەڕێنین. ئێمە هەمومان وەکو تیمێک و گروپێک هاوکاری یەکترین هەر لە بەڕێوبەر هەتاوەکو توێژەری کۆمەڵایەتی لەگەڵ چاودێرەکان و لەگەڵ دادەکان هەتا کارگوزارەکانیش هەر هەمومان بە تیمێک کار ئەەکەین بۆ مناڵەکان. چونکە ئێرە وەک دامەزراوەیەکی حکومی نییە هەر ماوەیەکی کاتی بێت و کۆتایبێ لێرە 24 سعات کارکردن و 24 سعات دەوامکردن بەردەوامە بەبێ هیچ ڕۆ پشوویەک و هیچ کاتێکی ینی دیاریکراوی نییە ئێرە. هێرۆخان کەسێکی زۆر دڵسۆزە بۆ کارەکەی یعنی کە ئێمە لێرەیە وەکو چاودێری مناڵەکان هەمومان بەیەکەوە هاوکاری یەکین بەس کە ئەرکێکی زۆر زۆری لەسرە هێرۆخان کە بینم هێرۆخان یعنی کە یەت و ئەڕوا ئێمە لە لای مناڵەکانین یەت و ئەڕوانی بۆ نەخۆشخانە بۆ هەموو شتێک هاوکارانی لەگەڵ ئەم مناڵانە ڕەفیقە دایکە هەموو شتێکە بۆ مناڵەکان. ینی مناڵەکانیش زۆر زۆر هۆگری هێرۆخانن کەسێکی خۆ بەخۆ بەخژیە بۆ ئێرە ئیشەکانی هەفتەکە بەردەوام لێرەیە. ینی ئەکە بڵم ئێرە ماڵی وەک ماڵی یەکەمی لێ هاتووە نەک ماڵی دووەمیشی. ینی زۆر بەردەوام لەگەڵ مناڵەکانە بەردەوام هاوکاریانەکە. ئێمەش وەک ئیدارەی خانی مناڵان هاوکاری هێرۆمان کردو کە ئەو کچێکە بەو شێوە هاتۆ بەخۆ بەخشانە لە خانی مناڵان کارکە لەگەڵ مناڵەکانە ئەو ئەرکومان و بوونەی کە یاومانە بە کارمەندەکانی خۆمان هەمان ئەرکمان ناوە بە هێرۆ کە خزمەتی مناڵەکان بکە چونکە دیارە حەزوو خولیایەکی هەیە بۆ ئیشە دیارە لە کارەکەشیە زۆر زۆر سەرکەوتووە بەڕاستی جێگەی تەقدیر و شانازیە. ئەم سەربازەونانە کاتەکانی ژیانیان با ڕێک و پێکی دابەش کردووە بە تایبەت زۆر گرنگی بە کاتی خەو و خوارد نەدەن. یەکێ لە بەرنامەکانی کەمان نان خواردنی مناڵەکانە ئەوی سێژەمە خواردنیان ئەینێ بەیانیان خواردنیان ئەینێ بە مناڵەکان هەر وەکو مناڵی ئاسایی بەڵام ئەمان زیاتر پێویستیان بەوەیە کە چاودێریانکەین لە کاتی خواردنە نانیان بینە هەنێکیان وا پێویستەکانان کێ بەدەمیانەوە خۆمان هەنێکیان خۆیان فێر بوون خۆیانەی خۆن. دواتر هێن بۆ یاریکردن شوێنی یاریکردنمان هەیە یاریەکان مناڵەکان دەوری ئەگاتە بینی ژەمەکان خواردنی کەیان ئەینێ وەکو میوە ئیتر ئەوەی کە خۆیان حەزیان لێ بێ ئەوەی کە لە بەردەسا بێ ئەتوانین بیانەینێ. قورسە بەخێوکردنی ئەم مناڵانە لە هەموو ڕوویەکەوە چونکە لە پێشە هەموو شتێکە ئەرکێکی ئەوەیە کە مەسئولاتێکی زۆر لە سەرشانە تۆ ئەبێ لە هەموو ڕوویەکەوە ئاگار لەو مناڵانە بێت لە ڕووی نەخۆشکەوتنیانەوە لە ڕووی خەوتنیانەوە لە ڕووی هەستانیانەوە لە کاتی شتنا تۆ بۆ نمونابێ بە تەواوەتی ئاگاو لێ بێکەوە مناڵا شۆری مناڵێکی ئامانەتە لە بەردەسایە. شوشتنی منداڵەکان و جلشۆرین و پاکڕاگرتنیان ئەرکێکی گرنگ و زەحمەتی دیکەی ئەم خۆبەخشانەیە کە بەردەوام خزمەتیان دەکەن و لە کاتی گریاندا فرمێسکەکانیان وشک دەکەنەوە و لە کاتی ئاساییدا خەندە دەخەنە سەر لێوەکانیان و چاودێریان دەکەن. ئێمە وەکو سەرما و گەرمە زۆر زۆر پارێزگاریان لەکەی لە هاوینە زیاتر لە هەفتەیەک 3 جار زیاتر ئەیان شۆر بێ لە شتنی سەریان هەموو لە شیان ئەشۆرین کە ئەکەوێتە پاییزەوە ئێمە دیسانەوە سەر لە نوێ جلی کەیان بۆ دەرەکەین جلی پاییزەمان جیاوازە بۆ مناڵەکان ئەویش بە هەمان شێوە جلی بە هاوینە لایەن جلی زستانە دەرەکەین پاییزافۆ دواتر کە پاییز نەما ئێمە لەبەرەوەی کە مناڵەکان نەخۆش نەکەون و سەرمایان نەبێ جلی زستانیان بۆ بەکارەهێنین هەموو هەر کەستاکی خۆی هەموو جلوبەرگی ڕێک و پێکیان هەیە یعنی بەڕاستی لە هەموو ڕێکەوە شکر خزمەتێکی زۆر باشەکرێن. یەکێکی تر لە کارە زەحمەتەکان چاودێری تەندروستی ئەو منداڵانەیە. ئەم سەربازەونە لەگەڵ هاوکاران و بەڕێوەبەری خانەکە دەیان بەنە نەخۆشخانە و
چارەسەری پێویستیان بۆ وەردەگرن. کابدوتۆرە مناڵەمان هێنابوو بۆ قایشەکەی درێسە قایشەکەی تێک چووە خۆشی مۆعیدی حەوت یانزەیە بەس هێنامان تۆ کە قایشەکەی ما بۆ چاکە. هەروەها شتێکی کەمان نەخۆشکەوتنی مناڵەکانە بە تایبەتی من خۆم کە زۆر کات مناڵەکانە بم بۆ نەخۆشخانە سەرەتا سەیریانەکەم ئەوەی تای هەیە ئازاری هەیە خۆمان بنکەی تەندروستیمان هەیە سەرەتایان بەمە خوارە بۆ بنکەی تەندروستیەکە و مناڵی کە ئەزانم پێویستی بەوەیە بی بەمە خوارەوانێ دواتر ئەوان ئەگەر کاری پێویستیان بۆ کرا لەوێ دەرمان و ئەو شتەی بۆ ئەەکەن فەحسی بۆکەنیان هەر شتێکە خۆیان پێویستی لێلیا بۆ یەکەن ئەگەر نەکرا ڕەوانی خەسخانەکەمانەکەن ئێمەشە چینە خەسخانەکان بە تایبەتی ئێمە خەسخانی لای خۆمان نزیکە بەکرەجۆ خۆیان هاوکاری تەواومانن بۆ مناڵەکان دوای ئەوەش ئەگەر مناڵێک زۆر پێویستی بەوە بێ بچێتە دەرەوە بردومانەتە دەرەوە بۆ عیادەکان بۆ خەسخانەکانی ناوشار. پەیامم ئەوەیە کە هەموو کەسێک ئەو ئیشەی کە ئەیکا لە هەر شوێنێک و لە هەر بەشێکا بێ ئیشەکەی خۆش بێ بەڕاستی خۆشویستنی ئیشەکە و واد لێکا بەسەر هەموو شتێک ئازاڵ بیانی بەڕاستی من خۆم شخصیان زیاد لە پێویست ئەم ئیشەی خۆمم خۆشەوێت بۆتە بەشێک لە ژیانم و هەموو کاتەکانیشی ڕۆژم لێرەم. هێرۆ یەکێکە لە کارمەندەکانی خانەی مناڵانی سەر بە چاودێری کۆمەڵایەتی کە ئەم خانەیە لە دوای ئەوەی ساڵی 2014 خانەکە کراوەتەوە بە فەرمی ئەمیش بە ماوەیەکی کەم دوایکردنەوەی خانەکە و کارمەندێکی خۆبەخش هەرچەندە کارمەندی حکمی نییە گرێبەست نەبووە بەڵام خۆبەخشانە هاتووە زۆر بەدڵسۆزانە لەناو خانەکەی کاری کردو و خزمەتی بۆ مناڵانە کردو کە لەناو خانەیە ژیان بەستەرە بن چێ توانێت بێتی لە کاتی نانخواردنیانە لە کاتی شێرپێدانیانە لە کاتی خەوتن و خۆگۆڕین و جرشتن و هەروەها بۆ نەخۆشخانەش دەورێکی دایکێکی زۆر دڵسۆزی بینی بۆ مناڵانە ئێمە بەردەوام دەستخۆشی لەکەن کە ئەم جگەلەوەی کە بەبێ بەرامبەر کاری کردو لە خانەکە وەکو خۆبەخشێک بەردەوام لەنا ئەو مناڵانەیە بووە هیچ مقابلێکی نەبوواتە فەرمانبەرێکی ناو خانەکە نەبووە کارمەندێک نەبووە کە موچەیەکی شێبێ کە ڕۆژانە ئەو هەموو کار و ئەرکەی لەستویا بۆ دەوری دایکێکی بینیوە هەموو بە خۆبەخشانە کردێتی بەڵام فترێکی کەماگرێ بەستێکی بۆ کراوە دەستخۆشی لەم خوشکە بە ڕێزە دەکەم هێرۆخان کە بە شێوەیەکی خۆبەخشانە کارێکی زۆر ئینسانی ئەنجامداوە و ئەنجامی ئەدا و بەردەوامە لەسەری بەوەی کە خزمەتی منداڵە بێ سەرپەرشتەکان دەکا دیارە ئەمە وەکو سەربازێکی ونوایە کەسێک بتوانێ خۆبەخشانە کارێکی وا پیرۆز بکە ئەمە جێگەی ڕێز و تەقدیری ئێمە و هەموو لایەکە و حەق وایە ئێمە و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئاور لەو جۆرە کەسانە بداتەوە و دەستخۆشیان لێ بکە و هاوکاریان بکە هاوکاری مادی و معنەوی بکرێ چونکە ئەمانە ئەرکیان ئەرکێکی پیرۆزە بەبێ هیچ داوایەک بەبێ هیچ هۆیەک بەبێ هیچ تموح و تەماحێکی خۆیان کارێکی وا خزمەت گوزاری ئەەکەن بۆیە پێویستە لەسەر ئێمە و لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانیش چی لە دەستمان بێ بۆ ئەو جۆرە کەسانە بیکەین ئەمە خەڵاتی سەربازیونە کەناڵی کوردستان 24 کە پێشکەش دەکرێت بە هێرۆخان لە بەرامبەر ئەو ئەرکوماندووبوونەی کە پێشکەشی کردووە لە کارە پیرۆزەکەیدا پیرۆزە.